پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی فستیڤاڵی گشتی هونەر و موزیک و شانۆی ئەنجام داوە جا ئەم فستیڤالە بە سپۆنسەری دەستگای میدیای کورسات بەڕێوە دەچێت ئێمە ئێستا هاوکارمان لانە لە نێو خودی فستیڤالەکەی ئەچینە لای هاوکارمان لانە بۆ ئەوی کابزانین ئەو بابەتانەی کە ئەمڕۆ لە نێو فستیڤالە گفتوگۆی لەسەر ئەکرێ بە شێوازێکی گشتی خۆیان لە چیا ئەبیننەوە لانە سڵاو لێبێت ئەم کاتت باش فەرمو پرۆگرام لای بەڕێستانە ئەو بابەتانێک کە لەوێ ئەگوزەرێ بۆ ئێمە بۆ بینەرانیشی بگوازیتەوە سوپاس دەکەین. بەڵێ ئەژین سلااو لە تۆ سلااو لە ئاری و سلااو لە تاوای بینەرانی دەستگای میدیای کورسات ئەمڕۆ من لە پەیمانگای هونەرە جوانەکانم لە شاری سلێمانی لێرە فستیڤالێک ساز دەکرێت بۆ خوێندکاران بە ناوی فستیڤاڵی گشتی سەرجەم بەشەکانی نێو پەیمانگا بەشداری تیاکەن وەکو شێوەکاری میوزیک و شانۆ ئەم هۆڵی کە منیتیان ئێستا هۆڵێک کە کراوەتەوە یاخود نۆژەن کراوە وەکو ڕێزێک بۆ هونەرمەند سەروەت سۆز بگومان ئەرکی نۆژەنکردنەوەی پەیمانگای هونەرە جوانەکانیش لەلایەن خات و شانازی ئیبراهیم ئەحمەدەوە بووە کە بە ئەرکی خۆی زانی و هەستاوە بە نۆژەنکردنەوەی ئەم هۆڵە و بەشێکی تر لە نێو پەیمانگا بووی کە باز لە گرنگی ئەم فستیڤالە بکەین بۆ خوێندکاران ئێستا زۆر بە خۆشحاڵیەوە لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا گۆرانە گفتوگۆکەم کە بەڕێزیان سەرۆکی بەشی شێوەکارین لە پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی مامۆستاگیان سڵاو لێبێ ئەم کاتۆ باش ئەمە دەستپێک لە گرنگی ئەم فستیڤالەوە دەست پێ بکەین گرنگی فستیڤالێکی لەم شێوازە چییە؟ سڵاو لە بەڕێستان سڵاو لە تاوا و بینەرانی کورساتی خۆشەویست دیارەوە کاشکرا لای زۆبەی زۆری بینەران و خەڵکی شاری ڕۆشنبیری زیاتر لە 10 ساڵە بێ ئەم فستیڤالە ساز نەکراوە بەڵێ خۆشبەختانە لەگەڵ دروستبوونی هەیئەی تازەی ئیداری پەیمانگا توانیمان بە سپۆنسەری کورساتی بەڕێز توانیمان ئەم فستیڤالە سازکەین و جارێکی تر فستیڤال ئاشنا بکەینەوە بە خەڵکی شاری سلێمانی. زۆر باشە هەر مامۆستا بەدەم قسەکانمانەوە بینەرانیش بەشێک لەم پێشەنگا گرافیکە زۆر جوانە ببینن مامۆستا باس لەوە کردوتە چەند ساڵێکە ئەم فستیڤالە ساز نەکراوە هۆکارەکەی چی بوو بۆچی ماوەیەکی زۆر وەستان و دیسان ئەم ساڵ دەستان پێ کردووە؟ بتێ نەتەوێت دارایی باری دارایی ڕێگرێکی سەرەکی بۆ لە نمایش نەکردنی ئەم فستیڤالانە و ئەنجام دەدەنێن چالاکیانە بەڵێ وەکو باس خۆشبەختانە ئەم ساڵ کەناڵە خۆشەویستەکەی هەموو کوردستان کورساتی ئازیز توانی سپۆنسەری ئەم فستیڤالە بکات وەکو ئاشکرا فستیڤال تێچووکی زۆری ئەوێت دیارە بە حکمی باری دارایی حکومەتی هەرێمی کوردستان نەتوانراوە ئەم فستیڤالە نەساز کرد بەڵێ بە خۆشحاڵیەوە توانرا ئەم ساڵ بە سپۆنسەری کورسات ئەم فستیڤالە ساز بکرێت. باشە مامۆستا ئەم هۆڵی کە ئێستا ئەم پێشەنگا زۆر جوانەی تێدا کراوەتەوە ئێستا ئەم هۆڵە کرایەوە ئەم هۆڵە بە ناوی هونەرمەندی گەورە سەروەت سەوزەوەیە بۆچی ئەم هۆڵە بە ناوی هونەرمەندی گەورە سەروەت سەوز ناونراوە هەروەها چەندە گرنگە ئەو خوێندکارانە و ئەزیزانی کە لە نێو پەیمانگای هونەرە جوانەکان لە دەروی پەیمانگای هونەرە جوانەکانیشن زانیاری تاویان هەبێ خود ئاشنا بن بەو هونەرمەندە گەورانی کە ساڵانێک خزمەتیان کردووە لە بوارە جیاوازەکانی هونەرە. ئێمە وەکو ئەتەچێتی کاری هونەری خۆمان وەکو ڕێزدەنانێک بۆ ئەو کەسە ناودارانە بۆ ئەو کەسە ماندووانە بۆ ئەو کەسانی کە ساڵانێکی زۆر خزمەتی پەیمانگایان کردووە بە جوانمانزانی کە وەکو ڕێزدەنانێک بۆ ڕۆحی کۆچکردو سەروەسەزەوە بکەین دیارە هۆڵەکەی ئەو لاشمان بە ناوی کەسایەتێکی دامەزێنەری ئەم پەیمانگایانەوە ئینشەڵا بێتە سوپرایزێ بۆ بینەران ئەچین بۆ ئەوێش بە هەمان شێوە لە بەشی میوزیک و لە بەشی شانۆش کۆمەڵە ڕێزێنامان کردووە وەکو ڕێزێنانێک بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە ساڵانێکی زۆر لێرە خزمەتیان کردووە. زۆر باشە دەستە خۆش بە مامۆستاگیان سوپاس بۆ تۆ بێگومان ئەم فستیڤاڵی گشتی کە لە پەیمانگای هونەرە جوانەکانی شاری سلێمانی بەڕێواچێت و سازەکرێ بە سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورسات ئەم فستیڤاڵە بەڕێواچێ میشۆ بە بەردەوامیش تاوی ئەو فستیڤاڵانێ تاوی ئەو کار و چالاکیانی کە لە نێو زانکۆ پەیمانگاکانە سازەکرێت و بەڕێواچێ گرنگیەکی تاو سوودێکی تاوی هەیە بۆ خوێندکاران ئەم فستیڤاڵەش کە ئێمە ئێستا تێداین بگومان سەرجەم خوێندکاران توانیمانە بەشداری لەم فستیڤاڵە بکەن و بەتایبەتیش خوێندکارانی قۆناغی کۆتایی
توانیانە بەشداری لەم فستیڤالە بکەن بۆی کە زیاتر قسە لەسەر ئەم فستیڤالە و گرنگی ئەم جۆرە فستیڤالانە بکەین لەگەڵ یەکێکتر لە میوانە بەڕێزەکانمانە قساکەین مامۆستاگیان سڵاوە لێبێ ئەم فستیڤالە بەلاوە چۆنە بەڕێوەچوونی فستیڤالێکی لەم شێوازە بۆ خوێندکاران بەتایبەت بەڕاو بۆچوونی بەڕێزە چ گرنگی لە ڕاستیە گرنگی ئەوەی هەیە کە تۆ خوێندکارەکان هەستەکەن بەرهەمی ئەو ساڵەیان یا بەرهەمی ئەوەی پێگەیشتون نمایی شەکرێ کەسان جگە لە مامۆستاکان و هاوڕێکانە کەسانی دەرەوەیان کۆمنتیان هەیە لەسەر کارەکانیان ڕەنگە زۆر کار لە ناو فەزای شوێنەکەیە زۆر کاری خوێندکارەکە هەیە زۆر هەتمێتی پێنارێ بەڵام سێرەکەی لە دەرەوە چاوێکی کە ڕوویایەکی کەیەت ئەو بابەتانە ئەبێتە جێی دایلۆجیە بۆ خوێندکارەکە هەست بە وجودی خۆیەکە هەست بەواکە یەکێ لە خاڵەکانی کە بۆ ساڵی داهاتوو هەوڵەیە ئەو خوێندکارەی کە کاری جدی نەکردووە ئەڵێ مادەم کارەکەم نمایی شەکرێ بەرچاو خەڵکەگەوێ بەرپرسیارەتی منە کەواتە منە بێ هەوڵی زیاتر بم بێگومان بۆ مامۆساکانی دەستخۆشیان لێ یەکەم کە جودی مامۆساکانیش لێرەیە ئەو کێبڕکیە دیسان دەرەکەوێت لە بینی مامۆسایەک و مامۆسایەکی کا لە بینی بەشێک و بەشێکی کا ئەمانە هەمووی ئەو پاڵنەرەیە کە من پێم وایە هێزێکەیە بەکاری داهێنان بۆ خوێندکاران بۆ شارەکەش مەسەل ساڵانێکی زۆر ئێمە فێستیڤاڵی پەیمانگای هونەرە جوانەکان کۆلیجی هونەر ئەمانە لە کزیەوە بۆ هی کۆرۆنا بۆی وەزەی دارایی بەڵام دەکرێت تۆ لە شێوازی کارێکی نمایشی وایە هەم هێزیە بیتەوانێ بە شار هەم هێزیە بیتەوانێ بە ڕوویای پەیمانگا و زانکۆ کە بڵێ ئەمە کاری داهێنانی خوێندکارەکان و مامۆستاکانمان کاواتە مامۆستابام بکەم بە دەرفەتێ پێم بڵێ کاری ئەم خوێندکارە ئازیزانەی کە ئێستا لەم پێشەنگایە ئەیبینی لە چ ئاستێکارە تۆ بەلاتەوە باشە کارەکانیان لە ڕاستیە ئاست تۆزێ زەحمەتە بڵێ هەمووی پێکەوە چونکە هەر خوێندکارەی جۆرە کارکتەرێکی هەیە مەسەن مامۆستاکانیان خوێندکاری خۆمان بووە یەکێ بۆ لە مامۆستا هەرە باشەکان کاری زۆر داهێنان و جوانی کردووە بۆیە ئاستەکە ئەمێنێتەوە بەشێک مامۆستا ئەتوانێت هاوکاری خوێندکار بکە بەشێکی زۆری ئەو هێز و توانە و ئیمانداریەی خوێندکارە کە ئەتوانێت بیا بە کارەکە بۆیە ئاستەکان ناتوانانی بڵێ لە یەک ئاستەیە بەس ئاستی زۆر زۆر باڵای تایە کە هیوای ئەوەی لێ ئەخوازیە گەرمە بەردەوام بێ سبەینێ ئەبێتە نمونەی هونەرمەندێکی سەرکەوتوی ئەم نیشتیمانەی ئێمە یا ئەتوانێت بێتە مامۆسایەکی سەرکەوتوو بۆ نەوەی داهاتوو. باشە کەواتە ئەم جۆرە فستیڤالانە مامۆستا بەڕای تۆ هاندان و پاڵپشتێکی باشە بێ بۆ خوێندکار بۆ ئەوەی کە بە گەڕوتینێکی ترەوە بەردەوام بێ لەو کارە و لەو پیشەیەکی ئیتر لە دوجارە ببێ پیشەیەکی بێگومان ئێستا بەڕێز کاری لە کورسات کارەکەی وەکو پرزنتەیشنی کارەکان چۆنێکی کاتی هەستەکەی کارێکی لە کارێکی کە باشترە دڵێ پێخۆشە بێ کاتێ فیدباکی کەسانێتەوە ئەڵێ دەستخۆش ئەو بەرنمەی جەنابتەمان بینی جێی سەرنج بوو ئەمە پاڵنەرێکە تۆ هەوڵی زیاترەیەی ئەتەوێت دایمە تۆ لە پلەیەکە بمێنیتەوە گرنگ نییە پلەیەک بمێنیتەوە یانە بەڵام ئەو ئیمانە ئەو پاڵنەرەی کە لە ناختا هەیە و لە دەرەوانێ هێزێکت پێ بۆ بەردەوام بوون بێگومان سەرکەوتنی ئینسان دایمە لەو هێزەیە کە هێزی بڵێن پشتیوانی هێزی تەشجیعکردن خوێندکاریش لە ناو ئەو پرۆسەیە دەوری باڵای بەرەکەوێت. باشە دەست خۆش بە مامۆستاگیان سپاس بۆ تۆ فەرمو تۆ توانی بینەری کارەکانی خوێندکاران بی جا وەکو باسم لێوە کرد ئەم فستیڤالە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات بەڕێوەچێت ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان و لە کەسایەتی دیارەکانی شاری سلێمانی بەشداری ئەم فستیڤالەیان کردووە پێم خۆشە لەگەڵ یەکێکتر لەو بەڕێزانی کە بەشداری ئەم فستیڤاڵی کردووە گفتوگۆ بکەین ئەو خۆی باز لە گرنگی فستیڤالەکە بکە سڵاو لێ بێم کاتۆ باش ئەمێ دەستپێکی گفتوگۆکانمان باسیەوە بۆکەی ئەم فستیڤالە بەلاوە چۆنە یاخود گرنگی بەڕێوەچوونی ئەم فستیڤالانە بۆ شاری سلێمانی بۆ خوێندکاران چیە؟ سەرەتا بە خێراتنی کورساتەکەم هەروەکو پێشەنگێک لە هەموو فستیڤالە هونەریەکان ئامادەبوون من وەکو خۆم وەکو خوێندکارێکی پێشووی ئەم پەیمانگایە بەڕاستی زۆر دڵخۆشم ئەمڕۆ دوای چەند ساڵێک کە توانان فستیڤاڵی ساڵانەی پەیمانگای هونەرە جوانەکان بکەن بەشی شێوەکارکەم خۆش وەکو شێوەکارێک زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی. تۆ باس لەوە کرد ساڵانێک بەر لە ئێستا خوێندکاری پەیمانگای هونەرە جوانەکان بووی ئێستا جارێکتر گەڕاوی تۆ بۆ نێو پەیمانگا هەستت چییە کە بینی لە نێو پەیمانگاکەی خۆتە ئەم کارە زۆر جوانانە ئەم فستیڤالە تایبەتانە نمایش دەکرێت و پێشکەش بە هاوڵاتیان و بە کەسایەتی شاری سلێمانی هەستێکی زۆر جوانە بە تایبەتی بۆ ئەم شارە بەشی شێوەکار منە و ئیشانەی ئەمڕۆ کە بینیم ئیشەکان بەڕاستی ئەوەی سەرنجی ڕاکیشام زۆر پاکن
تابلۆکان پاکن گرافیکەکان لەو سەرەوە کە بێ ئەگەر هەستیان پێ بکەی شێوەیەشی تازەگەری پێوە دیارە من دەستخۆشی لە هەموو مامۆستاکان و هەموو خوێندکارانی ئەم ساڵەکەم هیوادارم بەردەوا بن پێم وایە چەند ساڵێک وەستا بۆم فیستیڤاڵە بەس ئەمڕۆ دڵخۆشیان کردین بەوەی کە فیستیڤاڵەکە دیسان کرایەوە لە ساڵانی ڕابردووە خۆ بەشداریان فیستیڤاڵەوە کردبوو بەڵێ هەموو ساڵەکان پەیمانگا من بەشدار بووم هەموو ساڵێکیش دوای فیستیڤاڵ کە ئەکرایەوە من ئاهاتم وەکو بینەرێک بەشدار بووم لێرەیە پێم خۆشە دووبار دەستخۆشی لە هەموو مامۆستاکان کەم دەستخۆشی لە مامۆستا گۆرانەکەم وەکو سەرۆکی بەش هەموو مامۆستا بەڕێزەکانی کە و هەموو بەشەکانی تریش هەر سەرکەوتوو بن هیوادارم هەر بەردەوام بن. تۆش زۆر بەخێر بیتەوە بۆ کوردستان بەخێر بیتەوە بۆ پەیمانگەی هونەرە جوانەکان دووبارە سپاس بۆ تۆ فەرمۆتوانی بینەری کارەکانی تری خوێندکاران بی ئەوەی جێی دڵخۆشیە شاری سلێمانی هەمیشە لە کاتێکا کە فێستیڤاڵێک کە کارێکی هونەری کە نمایشەکە بێ هاوڵاتیان و کەسایەتی ئەم شارە زۆر بەگڕوتینەوە پێشوازی لەم فێستیڤاڵ و لەم چالاکیانەکەن ئەوەی کە خۆتان لە جیمەنەکان ئایبینن ئەمە ژمارەیەکی باش لە هاوڵاتیان و لە ئەو کەسایەتیانن کە بەشداری ئەم فێستیڤاڵانەیان کردووە پێم خۆشە لەگەڵ بەڕێ ساقسە بکەم کاتەوە باش مامۆستا پێم بڵێ ئەم فستیڤاڵە چ گرنگیەکیە بۆ خوێندکاران بۆ شاری سلێمانی چونکە بە حکومەیە کە ماوەیەکی زۆر ئەم فستیڤاڵە ساز نەکراوە ئەم ساڵ جارێک تر دەستی پێکردوەوە چ گرنگیەکی خۆی لە خۆیان فستیڤاڵ تێکەڵبوونی خەڵکە لەگەڵ ئەو هونەرمەندانەیە و ئەو قوتابیانەیە کە لە ناو پەیمانگادا هەن بەدیوێکە هانی قوتابیان ئەدا کە هەز بە خۆی بکا کە ئەمە توانایەکی هەیە و لێرەوە تواناکەی دەرەخا بەدیوێکی ترا بەخشینەوەی جوانیە کە بە هاوڵاتیان کە دێن چێژێکی زۆر لەم کارانە ئەبینن بە هەموو حاڵەتەکان شتی زۆر لێکەوتی زۆر باشی لێەکەوێتەوە. بەڕێوەچوونی ئەم فێستیڤاڵانە بەڕای بەڕێزی تا چەند هاندانێکی باشە بێ بۆ خوێندکاران بۆی کە بە گروتینێکی ترەوە بۆ منە کارەکەی خۆیان خۆش بێ مهنەکەی خۆیان خۆش بەتەکید وایە من سەرتاژە ئەوم باس کرد بۆ خوێندکاران گرنگی بەوەی هەست بەبوونی خۆیان ئەەکەن کاتێکە لێرە بەشداری ئەکاڵێ من لە فلانە فستیڤاڵ بەشداریم کردووە جا خۆ ئەگەر کارەکەی باش بێت و خەڵاتێکیش بەریاک و مەسەن دەستخۆت نمرەیەکی باشش بێنێ ئەوە باشترە تەژی ئەبێ بۆی بتوانێت بچێتە پلەیەکی تر تەژی ئەبێ بۆی بتوانێت چۆن گڕوتین با بەخۆی ڕێگەیەک بۆ خۆی بدۆزێتەوە لە ڕووی ستایی لە ڕووی شەوە کارکردن ئەمانە زۆر گرنگی زۆری لێکەوێتەوە. زۆر سپاس بۆ تۆ مامۆستاکیان ماندوومان کردی فەرمۆتوانی تۆ بچی بینەری کارەکانی تری خوێندکارەکان بێ با بچمە لای یەکێک لەو خوێندکارانی کە بەشداری کردووە لەم چالاکیە و لەم نمایشەیە با بزانین ئەم خوێندکار ئازیزە بەچی بەشداری کردووە کارەکەی کامەیە هەروە باسێکیش لە گرنگی فستیڤاڵەکە بکامیش بەمان سڵاوە لێبێ پێم بڵێ تۆ بەچی بەشداری کردووە کارەکەی تۆ من ئیشەکانمان ئیشی گرافیکە کارەکانمان نزیکەی بە 8 ئیش بەشداریم کردووە یەکێ لە ئیشەکانم ئەوە تا ئەگەرت کاکە ڕێباز لەگەڵ مابێ بۆی کە کاری ئەم خوێندکارش پیشانی بینەرانی ئازیز بین بۆی کە بزانن ئێوەش بەچی بەشداری کردووە وەرە بەدەم قسەوە با بڕۆین و پێشم بڵێ بزانم گرنگی ئەم فێستیڤاڵانە بۆ ئێوەی خوێندکار پیشاندانی ئیشەکانی خوێندکاران و بەروپێشچوونی خوێندکاران و هەوڵدانی خوێندکارانە بۆ بەرەوپێشچوونی خوێندکاران و هەوڵەکانی خوێندکاران و نیشاندانی و ئیشانێک کە خوێندکاران کردویانەوە هەوڵیانەوە ئەوەی کە لە ئیشەکانم بەڵێ ئەو ئیشە ئیشی هینە ئیشی چاپە ئیشەکەمان هەڵکۆڵینە پاشان لەژێر پرێسە چاپیەکەین. باشە تا چەند دڵخۆشی کابینی ژمارەیەکی زۆر باش لە هاوڵاتی و لە کەسایەتی دیارەکان لە هونەرمەند و هونەر دۆستەکان هاتوون بەشداری ئەم فێستیڤاڵیان. گەورە زۆر پێم خۆشحاڵم بەخێر بن زۆر خۆشحاڵم کە خەڵکێکی زۆر لێرە کۆبووەتەوە ینی ئەمە دوای چەند ساڵێک یەکەمین پێشانگای پەیمانگای هونەرە جوانەکانە زۆر خوێندکار کە توانیانە بەشداری بکەن و ئەمە یەکێکە لە پێشانگاکانی پەیمانگای هونەرە جوانەکان و یەکێکە لە بەشە تازەکانی پەیمانگای هونەرە جوانەکان. باشە تا چەند مامۆستا بەڕێزەکان هاوکارێکی باشتان بوون بۆ ئەوەی کە کارەکانتان بە باشترین شێواز نمایش بکەن. مامۆستاکان هاوکارێکی زۆر باش بوون بەڕاستی یعنی زۆر یارمەتی تەلەبەیان ناو تەوان خوێندکاریش بە یارمەتی مامۆستا نەبێت ئەو ئیشانە ناتوانێت بکات.
باشە دەستە خۆش بێ فەرمووتۆ توانێت بڕۆی بەلای کارەکانی خۆتەوە بەڵێ خۆشەویستان ئەوەی جێ ئاماژێ ئەوەیە فێستیڤاڵی گشتی لە شاری سلێمانی لە ڕۆژانی 4/6 تاوەکو 6/6 لە پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری سلێمانی بەردەوامە بێت و هاتن بۆ هەمووانە بۆیە هەر کەسێک حەزەکات بێت بۆ نێو پەیمانگەی هونەرە جوانەکان لێرە فێستیڤاڵی جۆراوجۆر هەیە چالاکی جۆراوجۆر هەیە لە بیریشمان نەچێ ئەمڕۆ کاتژمێر 6 ئێوارە لە تەرانی هونەر لە شاری سلێمانی بەشی میوزیک لەوێ کۆنسێرتێکیان هەیە بۆ ئێوەش ئەگەر حەزواکەن گوێبیستی کۆنسێرتێک من بچم بۆ کۆنسێرتێک ئەتوانن کاتژمێر 6 لە تەلاری هونەر لەوێ ئامادە بن ئەمە بەشێک بوو لە ئەو چالاکیانی کە لە نێو فێستیڤاڵی گشتی لە پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری سلێمانی بەڕێواچێ ئێوە لەگەڵ ما بمێننەوە بەڵام من ئەگەڕێمەوە بۆ ستۆدیۆ ئەگەر دەرفەتە بێ کاتێک تر ئەگەڕێمەوە بۆ لاتان و بۆی کە بەشێک تر لە فێستیڤاڵەکە بۆی ئازیز بگوێزمەوە. بەڵێ لانا دەست خۆش بۆ تۆ سپاس بۆ هەموو بەڕێزانی کە بۆ مایکی کورسات قسەیان کرد دیارە بێگومان فستیڤاڵی پەیمانگەی هونەرە جوانەکان گرنگە کە چەند ساڵێک ئەنجام نەدراوە لە هەمووشی گرنگتر و مژدە بەخش بوو بۆ خوێندکاران نوێژنکردنەوەی ئەو هۆڵانە بوو و لە سەرەرکی خات و شانەی زبرای محەممەد دیارە ئەم نوێژنکردنەوەی ئەنجام درراوە ئەم ڕۆژ فستیڤاڵەکە چەندین چالێکی لە خۆ دەگرێت دواتر دەگەڕێنەوە نات بۆ هەندێک لە چالەچەکانی تر.